بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت نیادگار فایق بەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵتانە بم بۆ باسی هەڵبژاردنەوە شاگادارن ئەمە 22هەمین بەرنامەی باسی هەڵبژاردنە لە ماوەی هەڵمەتی بانگەشەی هەڵبژاردن. ئێمە هەموو شەوێک هەر شەو لە شارێکی کوردستان هەوڵمان داوە هەموو شەوێک 4 کاندیدی 4 لایەنی سیاسی لێرە میوانداری بکەین. مەبەستمان بووە بزانین بەرنمەیان چییە، بەڵێنەکانیان چییە، دید و تێڕوانین و دنیابینیان چییە بۆ ڕۆیشتن بەرەو بەغداد. ئایا ئەوان پێیان وایە کە ببورن ئەم جارە کورد کاچێتەوە بەغدا ئەتوانێت کێشی جارانی هەبێ، ئەتوانێت نوێنەرایەتی جاران بکات، هەرچەندە تێبینی لەسەر نوێنەرایەتیکردنی هەرێمی کوردستان و کورد و تەواوی پێکاتەکان هەیە لەلایەن ئەو نوێنەرانەی کە گەشتونەتە بەغدا لە بەرزترین پێگەوە تا بەڕێوەبەرێکی گشتی و خواردتریش. قسەکە ئەوەیە ئەم جارە ئەم کاندیدانە کە ئەیانەوێت هاوڵاتیان و دەنگدەران متمانەی خۆیانیان پێ ببەخشن بەنیازن چی بکەن؟ ئایا بەنیازن لەوێ هەر کەسە بڕوات بەرنامە بە بەرنامەی حزبەکەی خۆی کار بکات یان بەنیازن لەوێ پێکەوە کار بکەن؟ چونکە من دوێنێ شەویش لە سلێمانی ئاماژەم پێدا سەبارەت بە پرسە چارە نووسازەکان، سەبارەت بە بەها باڵاکان، سەبارەت بە مافی ئەوانەی ڕۆژێک لە ڕۆژان کە سوکاریان ئەنفال کراوە، کیمیا باران کراوە، سەبارەت بە پێشمەرگە، سەبارەت بە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم، کەرکووک، خانەقین، خورماتوو، دووبس هەموو ئەوانەی کە غەدریان لێکراوە هەموو متتەفیق و ئاوڕان هەمویان ئەڵێن پێویستە مافیان وەربگرینەوە. سەبارەت بە جێبەجێکردنی دەستور پرسیارەکە ئەوەیە ئەمان کە ئەچنە ئەوێ ناکۆکن لەسەر چی ناکۆکن؟ ئایا هاوڵاتیان ناحەقیانە بڵێن ئەوان لەوێ شەڕ و شەڕی بەرژەوەندی شەخصی و حزبی ئەکەن نەک شەڕی کوردستان و دەنگدەرانیان؟ ئێمە ئەمانەوێ بزانین ئەمان بەرنمەیان چییە بە تایبەت لە ئەوترێت لە دوای 12ی ئایار نەک تەنها بە قسە بەڵکو بەکردەوە نەخشەی سیاسی عێراق گۆڕێت. قسە لەسەرەوە هەیە کە عێراق بەرەو زۆرینەی سیاسی لە نێوان کەوانەیە کە دیکتاتۆریەتی زۆرینە هەنگاو بنێت. ئایا ئەمان ئەتوانن لەوێ نوێنەرایەتیەکی باش هەرێمی کوردستان بکەن؟ ئایا ئەتوانن شەڕ بکەن بۆ مافەکانی هەرێمی کوردستان؟ یان وەکو وڵاتیە گوتی دیسان لەوێ فرەکوێخا بین؟ لە کوردەواری شاوتراوە دێیەک فرەکوێخا بێت دێیەکی بێکوێخایە. کەواتە ئەبێ ئێمە چی بکەین لە ئێستادا؟ من زیاتر ناڵێم. ئەم شەو 4 کاندیدی ئەزیز و بەڕێزی 4 لایەنی سیاسی جیاواز لە هەرێمی کوردستان سەبارەت بە پارێزگای هەولێر حزوریان هەیە. لە یەکەم میوانەوە مامۆستا سەرهەنگ ئیبراهیم عوسمان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستان لە پارێزگای هەولێر، مامۆستا لوقمان محەممەد فەقێ باڵەکایەتی کاندیدی هاوپەیمانی دیموکراسی و دادپەروەری لە پارێزگای هەولێر، دکتۆر محەممەد مستەفا ئەحمەد زراری کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە پارێزگای هەولێر و هەروەها مامۆستا ڕێبوار منتک کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە پارێزگای هەولێر. هاوڕیان ئەگەر زۆر بە خێرایی پێم بڵێن قسەکانی پرس کۆنفرەنسەکەی ترامپ ئامادەیان دەست پێ بکەین. زۆر باشە. کەواتە مامۆستا ڕێبواربا لە جەنابتەوە دەست پێ بکەم. پرسیارێکی زۆر گرنگەیە. من ئەم شەوە بێ بە 22هەمین شەو کە ئەوداڵیم ئەمەوێ وەڵام وەربگرمەوە تا ئێستا دەستم نەکەوتۆتەوە. مادام تەواوی لایەنە سیاسیەکان هاوڕا و تەریبن سەبارەت بە پرسە نیشتیمانیەکان، سەبارەت بە مافی پێکاتەکانی هەرێمی کوردستان، دووباری ناکەمەوەکو لە پێشەکێکە ئاماژەم پێدا، هەمویان هاوڕان لەسەر و پرسانە. کەواتە ئێمە بۆ لە بەغدا ناتوانین یەک پاکێژی استراتیژیمان هەبێ کاتێ لەگەڵ لایەنێکی عەرەبی عێراقی سوننە یا شیعە لە پەرلەمان یان لە ناو حکوومەت قساکەین بڵین ئەمە داواکاریەکانی ئێمەی کووردە هەمومان متتەفقین لەسەری. بۆ ئەمە ڕوونادا؟ فەرمووی. سڵاو لە بینەران و سڵاو لە ئێوە و لە میوانە بەڕێزەکانت. ئەمە پرسیارێکی زۆر وەزیهە و پێویستە هەمومان وەڵامی تەوامان پێبیت. بۆچی لە بەغدا کوتلە کوردستانیەکان لە دەورەی ڕابردوو پەرتەوازە بوون؟ بۆچی احتیمالی ئەوەی هەیە ئەو دەورەی کە تازە دێ بە هەمان پەرتەوازەیی بمێنەوە؟ خراپتریش ئەبێت ئەڵێن. بەڵام خواستی ئێمە، ئاواتی ئێمە و ئیشیشی بۆ ئەوکەین کە ئەو پەرتەوازەیە نەبێت. ئەمە چۆن نابێت؟ بە مەرجێک نابێت کە هەر حزبێکی سیاسی ئەو کاندیدانی کە دەردەچی بۆ بەغدا و لەوێ فراکسیۆنێکی بچکۆڵانە ئەم نیمچە گەورە بۆ خۆی پێکدێنێ، هەمومان پێویستە دانیشین لەسەر بەرنامەیەکی سیاسی کوتلەکان ئەڵێن کە چوینە بەغدا، لە بەغدا دانیشین
لەسەر بەرنمەیەکی سیاسی درێژخایەن ڕێککەوین. گرنگترین شت لە بەرنمەکەمان ئەوەیە خەمی سێشتمان باش یەکەم خەمی خاکمان بێ، دووەم خەمی سامانی نەتەوەمان بێ، سێمین خەمی شکۆی هەرێمی کوردستانمان بێ. ئەگەر هەمومان لەسەر ئەو سێ خاڵە ئیتیفاقمان کرد، کۆمەڵانی خەڵکی کوردستان دڵنیا دەکەمەوە تا سەر متتەفق دەبین. کاگرێ بوار بەڵام فەرموو ئەگە یارمەتیم دەی ئەم بەرنمەیە کە ئێمە داوای دەکەین و بە تەماینە بە عملیش جێبەجێ بکەین، لەوانەیە معارز بێ ئەگەر بگەڕێنەوە بۆ دواوە لەگەڵ دەورەکانی داهاتوو ئێمە ئامادەنین بە هیچ شێوەیەک بە هەمان عقلێتی زارانیش بکەین. چۆن لە جیاتی ئەوەی داوای ئەو سێ خاڵە بکەین کە سێ خەونی گەورەی هەموو تاچێکی کووردە بچین لەوێ داوای پلە و پایە و پۆست بکەین. پارە و پۆست ئەبێ لە ئێستاوە لە مێشی هەموو کوتلە سیاسەکانی کە دەستنە بەغدا دەرچێت. ئەگەر ئەوە دەرنەچێت قەناعەت بکەن هەمومان زەرەرمەند دەبین. لەبەرەوەی من وەکو کاندیدی ژمارە 5 بزوتنەوەی گۆڕان نەڵێن زۆر سپاسانەکەم. من وەکو مامۆستا ڕێبوارمەندێک قەت ئامادە نیمە دەنگ بە هیچ کاندیدێکی کورد بدەم ببێتە سەر و کۆمار یان ببێتە وەزیر لە کاتێک ئەو سێ خەمەمان حەل نەکردێت. و ئەمە لەوانەیە نەک لەوانەیە ڕێی هەموو کاندیدەکانی بزوتنەوەی گۆڕانە و لەوانەیە ڕێی بەشێکیش لە کاندیدی لایەنەکانی تر بێت. لەبەر ئەوە هیوادارم کە ئەم خەمە گەورانی گەلی کوردمان لەبیر نەچێت، هەڵگیری ئەم خەمانە بین. زۆر سپاس بێگومان چەند خاڵێکی زۆر گرنگە دووڕژاندووە من دواتر کاتمە وڵات زیاتریش لەسەری ئەوەستین. دکتۆر محەممەد جەنابتان کاندیدی پارتین مامۆستا ڕێبوار وتی سێشت لە پێشینەی کارمان بێت خەمی خاک سامانی نەتەوە شکۆی هەرێم. ئێمە خاکمانە براوە و مادەیەکی 140 هەیە ئەوان لای ئەوان مردووە و لای ئێمە هێشتا هیوامان پێیەتی و تەنانەت لە بانگەشەی هەڵبژاردنیش بەکارهێنین هەمومان. سامانی نەتەوەیە هێشتا وەکو پێویست دابش نەکراوە بەسەر تاکەکانی کۆمەلگا کە بۆ نمونە قسە لەسەرەوە کرێرێمی کوردستان لە ڕووی وزە و لە ڕووی سامانی سروشتیەوە پێشکەوتووە بەڵام تاکەکانی ناو کۆمەلگا سوودێکی ئەوتۆیان لێوەرنەگرتووە. وە شکۆی هەرێمیشە لە ماوەی ڕابردوودا بینیمان ئەگەر هێزی پێشمەرگەی کوردستان نەبووایە ینی شکۆکە بە تەواوەتی نەئەما و هەرێمی کوردستانیش وەکو قوارەیەکی سیاسی لەسەر ینی ئەرزی واقع وجودی نەئەما. کەواتە جگە لەمانە چیتر گرنگە ئێوە بچن لە بەغدا شەڕی لەسەر بکەن و متتەفیق بن لەسەری فەرموو. بەڵێ زۆر سپاس سڵاو لە بینەرانی کەناڵ 24. من بە قەنەعەتی من هەروەکو مامۆستا ڕێبواریش باسی کرد ئیزافەتەن لەسەر قسەکانی جەنابی یەک ریزی خۆمان یەک ریزی ماڵی کورد سەرەتا لە هەرێمی کوردستان نەک لە بەغدا. بەڕاستی ئەگەر ئەمە لێرە کۆک بوون متتەفق بووین پەرتەوازەیی نەبوو لە نێو فراکسیۆنەکانی هەرێمی کوردستان یان با بڵێن لە ناو حەزبە سیاسیەکان پەرتەوازەیی نەبوو ئەمە دەتوانین زۆر بە ئاسانی لەوێ لە بەغدا هەرچی بمانەوێ هەرچیەکمان بووێ لەوانەیە بتوانین بیکەین. چونکە بەڕاستی ئێمە لەوانەیە زۆر جار کوتلە سیاسەکان لە پەرلەمانی عێراق یەکدەنگن لەسەر زۆربەی پرسە نەتەوەییەکان لەسەر بڕێن بە تایبەت لەسەر بودجە زۆر جار کۆکن ینی هەمویان یەک بە یەک ئاراستە و یەک بیرکردنەوە بیر دەکەنەوە. بەڵام ئەوان گوێی پێنادەن لەبەرچی هۆکارەکەی چی کە گوێی پێنادەن. طبعاً هۆکارەکەی ئەوەیە ئەوان دەزانن کە ئەمە لێرانە لە هەرێمی کوردستان ئێمە یەک ڕیز نین. کەواتە کەلێنی ناتەبایی نێوخۆی هەرێمی کوردستانیان قۆستۆتەوە و گواستۆتەوە لە بەغدا دژی ئێمە بەکارێنن 100% بۆیە بەڕاستی هیوادارم ئێمە کە ئەو خولەی چوارەمی پەرلەمانی عێراقی ئەمە هەر کاندیدێک دەرسوویان هەر حەزبێک براوە بوو لە کوردستان ئێمە بتوانین لەوێندر بە یەک دەنگ بە یەک ڕنگ داکۆچی کاربین لە مافەکانمان نەک پارتی بە شێوازێک بیرکاتەوە یەکێتی بە شێوازێک گۆڕان هاوپەیمانی هەر کەسە و بۆ خۆی هەنگاو بنێ و هەر کەسە و خۆی بە نوێنەری ڕاستەقینەی هەرێمی کوردستان بزانێت لەوێ چیتر چ زیانێکی دیکە ماوە بەرمان بکەوێت. زیانیتی هەیە بەڕاستی ئێستەما زۆر زیانمان دیت و زۆریش بەڕێوەیە بە سەراحەت ئێمە بچووکترین نمونە بۆت بینمەوە بودجەی هەرێم لە 170 دەکەم کرایە بۆ 112.7 بەڵێ بەڵێ کە نزیک حەوت وا بڵێ بەڵێ
دوور مەبینە لە ساڵی داهاتوو بیکەنە 11 و زۆر لەبەرەوەی ئەم ساڵ کە کردیان هیچمان پێ نەکرا هیچمان پێ نەکرا بۆ نەماتوانی هیچ کاریگەریەکمان هەبێت خۆ ئێمە پۆست و وەزارەت و ینی لە سەرۆک کۆمارەوە لە وەزارەتەوە لە بەڕێوەبەری گشتیەوە لە جێگری سەرۆکی پەرلەمانەوە لە بڕیاردەری لیژنەی دارایی و هەموو ئەمانەمانەوە بۆ هیچ نەکرا ئەوان پێم وایە وا بیر دەکەنەوە ئەوە لەوانەشە بیرکردنەوەکانیان تەواوبی ئەوان ڕاستە ئەبینن کە ئەمە لەوەیەک دەنجین بەڵام ئەزانن لێرانە خەلەلێک هەیە کلێنێک هەیە بەڕاستی ئێمە ناتوانین لەوێن دەر ئەگەر ئەو کلێنە ئێرە پڕ نەکەینەوە ناتوانین لەوێ چکو بەڕاستی لەوانەیە کاردانەوەی هەبی لەسەر حتا لەسەر خودی ئەندام پەرلەمانەکان لەوێن دەر ئەو کاردانەوە زۆر بەڕاستی بێگومان قسە لەسەرەوە شەکەین کە کاریگەری هەنگاوی پارتە سیاسەکانی هەرێمی کوردستان چەند پەرلەمانتارەکان لە بەغداد دەستکراوەیان دەست بەستراوەکە سوپاس دەکەم دکتۆر محەممەد مامۆستا لوقمان جەنابتان کاندیدی یاوپەیمانین لە پارێزگای هەولێر ینی قسە لەسەر ئەوە هەیە ئەوترێت هەرچەندە لەوێ پارلەمانتارەکان زۆرینەیان یەکدەنگ و یەکڕنگ بوون و شەڕیان کردووە بەڵام نەیانتوانی 12.67 بکەن بە 12.68 وە گوێشیان لێ نەگیرا وەکو دکتۆر محەممەد ئاماژەی پێداوتی ئەم جارە ڕەنگە کەمتریش بکرێتەوە چکە ئازانن ئێمە هیچمان پێ ناکرێت کەواتە قسەکە ئەوەیە ئێمە مامەڵە لەگەڵ چ جۆرە عقلیەتێکەکەین لە عێراقا و ئایا ئەو عقلیەتە ینی ئامادەیە مافی کورد بدات ئەگەر نەک 63 کورسی ئەگەر 100 کورسیشمان هەبێ بەناوی خی گەورە میهرەبان سڵاو لە بینەرانی خۆشەویست بە خێراتنی میوانە بەڕێزەکان سوپاس بۆ ئێوەش کە و دەرفەتان ڕخسان ئەوەی جنابەت باسەکەی کە عقلیەتی عراقا لە چ عقلیەتێکە ئێمە لەگەڵ چ عقلیەتێک کارە ئەەکەین دوجار بەر لەوەی ئێمە لە خولانی ڕابردوو بمانزانی ئیش لەگەڵ کام عقلیەتەکەین ئەوان زانی ویانە عقلیەتی ئێمە چۆنە ئەوان خوێندنەوەیەکی دروستریان کردووە لە عقلیەتی بۆ عقلیەتی ئێمە لەوەی کە بەر لەوەی ئێمە ئەوان بخوێنینەوە برادران باسییان کرد یەکریزی ئێمە یەکریزیمان نەبووە یەکریزیمان بە قسە بووە دوجار کە هاتۆتە سەرکردار و سەرعەمەل نەبووە لە ئەرزی واقع هەر یەکێک لە پەنایەک لە کونێک لە لایەک چووە ئیتفاقێکیان کردووە بۆ خۆیان باشترین دەستکەوت و باشترین شت بەدەست بێنن ئەمیان خاڵێک دوجار کە ئەو عقلیەتە عەرەبیە یان ئەو عقلیەتە عراقیە کە هەیە لەسەر هیچ شتێک کۆک نەبێ لەسەر دژایەتیکردنی مافەکانی کورد کۆکە باشە پرسیارەکە ئەوەیە ئەوان بۆچی لە شەقامی عێراقی چەند دژی کورد ختابەکانیان سەقفی ختابەکانیان زیاتر گوتارەکانیان زیاتر بەرز بکەنەوە دەنگی زیاترێنن ئێمە بۆچی لە نێو خۆی خۆمان نەمانتوانیەوە تا ئێستا بەهێنانەوەی نمونەیەکی قسەی شیعەکان قسەی سونەکان یەک دەنگ زیاد بکەین ئەزانی چۆن بەڵێ مامۆستا لوقمان پێمەڵێن سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا ترامپ ئێستا قسە ئەکات سەبارەت بە هەنگاوەکانیان بەرامبەر بە ئێران و کشانەوە لە ڕێککەوتنامەی ئەتۆمی چەند خولەکێک گوێی لێگرین و بێگومان بۆ بەرنامەکەشمان باشە بۆی بزانین چییە گوزارێت فەرموو ناوڕێیان ئێران بەردەوامە لە دروستکردنی موشک نانەوەی ئاژاوە لە ڕۆژاتی ناوەڕاست هاوکاریکردنی بریکارەکانی لە تیۆرستان لە ناوچەکە لەوانە حزبوڵڵا حەماس تاڵیبان قاعیدەش لە ماوەی چەند ساڵی ڕابردوو ئێران و بریکارەکانی باڵۆچخانەکانی ئەمریکان بۆمباران کردووە هەروەها ناوەندەکانی ئەمریکان کردوتە ئامانج سەدان لە کارمەندانی ئەمریکان کوشتووە هەروەها ئازاریان داون و کوشتون ڕژێمی ئێران بەو پەڕیتوانایەوە هەوڵی داوە داهاتی خەڵکی خۆی بەکاربیهێنێت بۆ نانەوەی ئالۆزی و تیرۆر کارەکانی ڕژێم زۆر مەترسیدارن کە ڕێگە خۆشکەرە بۆ ئەوەی چەکی ناوچی دەست بکەوێت لە 2015 ئیدارەی ڕابردوو سەرۆکی ئیدارە ڕابردوو لەگەڵ وڵاتانی دیکە لە ڕێککەوتنێکدا کۆبوونەوە ئەو بە ڕێککەوتنی کردارەکی هاوبەش ناسرا لەناو وڵاتان و زیاتریش بە ڕێککەوتنی ئێران ناسراوە بە ئامانجی ئەوە بوو بتوانێت ڕێگری بکات لە سەرڕۆیەکانی ئێران و هاوڵاتیان و وڵاتانی دیکەش بپارێزێت بەڵام ئەوە دەستی ئێرانی زیاتر کردەوە و بە پێچەوانە ڕەنجیدایەوە ئێران بەردەوام بوو لە دەوڵەمەندکردن و چڕوپڕکردنی پێکهاتە ناوچەکانی و هەروەها بەدەستکەوتنی چەکی ناوچی ڕێکەوتنەکە وای کرد کە سزا داراییەکان لا ببرێن
هەروەها لە بەرامبەردا زۆر بە شێوەیەکی سنووردار کردارەکانی ئێران لەلایەنی ناوچی سنووردار کرابوون. لەوەشدا ئێران کردداری زیاتر کردووە لە سووریا، لە یەمەن و وڵاتانی دیکە لە تەواوی جیهان. دەتوانین بە شێوەیەکی دیکە بڵێینەوە کە لەو کاتەی ئەمریکا ئەو پەڕی پابەندی خۆی نیشانداوە دەبینین بە شێوەیەکی زۆر خراپ لە بەرژەوەندی ئێران و سپۆنسەری تیرۆر وڵاتی ئێران شکاوەتەوە. چەندین بڕێکی گەورەی داهاتیش بە پارەی کاش گەڕاوەتەوە بۆ ڕژێمی ئێران. ئەگەر ڕێکەوتێکی باش بواە ئەو کات دەتوانرا بتوانرێت دەرەنجامی باشتری هەبێت. ئەو ڕژێمە کۆکوژوو سەرڕۆیە بەردەوامە لە پەرپێدانی ئەو چەکە. ئێستا ئێمە بەڵگەمان هەیە کە بەڵێنەکانی ئێران هەموو درۆکردن بوون، هەروەها هەواڵگیری ئیسرائیلیش داتا و زانیاری تەواوی چڕوپڕی ئاشکرا کردووە، نیشانی دات کە ڕژێمی ئێران سەرقاڵی چی بووە. مێژووی سەرقاڵبوونی ئێرانیش نیشان دەدات. ئەمە ڕێکەوتنێک بوو تەنها بەرژەوەندی بۆ ئێران تێدا بوو دەبوایە هەرگیز ڕووی نەدایە. واتە نەیتوانی ئاشتی لەسەبەر بکات، هەرگیزیش ناتوانێت ئاشتی لێ بکەوێتەوە. هەر لەو کاتە ڕێکەوتنەکە واژۆ کراوە، بودجەی سەرباسی ئێران بە ڕێژی 30% زیاتر کراوە و ئابوورەکەشی لە بەرژەوەندی خەڵکی خۆ زۆر خراپ شکاوەتەوە. هەروەها لەلایەن ئەو ڕژێمە ئەو هەوڵی داوە توانستی ناوچی خۆی پەرە پێ بدات، توانستی موشەشی خۆی پەرە پێ بدات بۆ هاریکاری تیرۆریستەکان لە ڕۆتی ناوڕاست و لە دەرەوەی ئەو هەرێمەش. ڕێکەوتنەکە ئەوەندە بە خراپ دانوستانی لەسەر کراوە کە توانای زیاتری بە ئێران داوە و ڕژێمەکە دەتوانێت لە هەر کاتێک لە ماوەیەکی کەم و سنووردار موشەشی ناوچی دروست بکات. هەروەها ئەو جۆرە ئاکارانە ڕێگە پێدراون نین کە وا بکەن ئێران بەردەوام بێت و ڕۆژهەڵاتی ناوەڕاتی شۆک هەرێمێک ناتوانێت ببێتە گۆڕەپانی چیابڕچەی وڵاتانی خاوەنتەشی ناوچی. بابەتەکەش خراپتر بووە، واتە بەهۆی نەبوونی چاودێریێکی پوختە نەتوانراوە ڕێگری لە ئێران بکرێت و سزا بدرێت چونکە پابەندی ڕێکەوتنەکان نەبووە. لە هەمان کات دەبینین ڕێگە نەدراوە چەندین شوێن و دامەزراوەی سەربازی ئێران بپشکێندرێن. نەک تەنها لەولانەوە ڕێکەوتنەکە خواستی ئێرانی خزمەت کردووە، بەڵکو لە هەمان کات ڕژێمەکە گەشەی داوە بە پرۆگرامی موشەشی باڵستی کە دەتوانن کڵاوەی ناوچی هەڵبگرن. لە کۆتاییشدا ڕێکەوتنەکە هیچ جۆرە پابەندیەشی ئێران دووپات ناکاتەوە، ڕێگریش ناکات لەو هاوکاریەی ئێران دەیکات بۆ تیرۆریستەکان. لەو کاتەوە خواستی ئێران، خواستی خوێنمژی ئێران زیاتر بووە. ئەمە چەندین کەموکری تێدایە. لە ئۆکتۆبەری ڕابردوو من باسم لەوە کرد کە دەبێت یان گفتوگۆی لەسەر بکرێتەوە ڕێکەوتنە یاخود لەسەری بکشێنەوە. من لە کانونی دووەمیش دووپاتم کردەوە، ڕوونم کردەوە کە ئەگەر ئەو ڕێکەوتنە پێداچوونەوەی بۆ نەکرێت وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا هەرگیز ناتوانێت پابەند بێت پێیەوە. لە ماوەی چەند مانگی ڕابردوو ئێمە بە چڕوپڕی لەگەڵ هاوپەیمانەکانمان لە تەواوی جیهان لە دانوستاندا بووین، لەوانە فڕانس، ئەڵمانیا، شانشین یەکگرتووی بەریتانیا. ئێمە لەگەڵ هاوڕێکانی دیکەشمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕاوێژکاریمان کردووە. ئێمە یەکگرتووین لە تێگەیشتنمان بۆ ئەو هەڕەشانەی ئێران. ئێمە دڵنیاین لەوەی کە نابێت هەرگیز ئێران چەکی ناوچی دەست بکەوێت. دوای ئەو ڕاوێژکاریە ئێستا ڕوون بۆتەوە بۆ من کە ناتوانین ڕێگری بکەین لە دەستکەوتنی موشەکی ناوچی لەلایەن ئێرانەوە. هەروەها ئەو پێکهاتە ڕێکەوتنەی کە هەشە ناکرێت ڕێگری لێ بکرێت. ڕێکەوتنی ئێران ڕێککەوتنێکی خراپە لە کرۆکی خۆیەوە. ئەگەر کارێک نەکەین لە بەرامبەر ئەو ڕێکەوتنە دەزانین چی دەگوزارێت و ڕوودەدات. لە ماوەیەکی کورت وڵاتی هاوشێوە ئێران کە
هاندان و پارە دەدەن بە کردەی تیرۆریستی و تیرۆریستان دەبنە خاوەنی چەشی ناوچی. بۆیە لەو ڕانگەیەوە من ئیمڕۆ ڕای دەگەێنم کە وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا دەکشێتەوە لە ڕێکەوتنی ناوچی ئێران لە چەند خوڵکێکی دیکەدا. من یاداشتێکی سەرۆکایەتی واژۆ دەکەم کە سزای زیاتر بخەینە سەر ڕژێمی ئێران. ئێمە بەو پەڕی توانستەوە لەو پەڕی توانایی خۆمانەوە سزای ئابووری دەخەینە سەر ئێران و ئەو وڵاتانەشی کە هاوکاری ئێران دەکەن. هەروەها وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەردەوام دەبێت لە سزاکانی. ئەمریکا ناکرێت ملکەتی ئەو جۆرە ڕێکەوتنانە بێت. ئێمە ڕێگە نادەین شارەکانی ئەمریکا، هاوڵاتیانی ئەمریکا هەڕەشیان لێ بکرێت. ڕێگەش نادەین ئەو ڕژێمەی دەڵێت مەرگ بۆ ئەمریکا ببێتە خاوەنی چەکێکی کۆکوش لەسەر ڕووی زەویدا. ئیمڕۆ ئەو کردارێک کە ئێمە گرتومانەتە بەر پامێکی ڕوونە. وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بە هیچ شێوەیەک هەڕەشەکان قبول ناکات. بەڵێ ئەزیزانم دووبارە سڵاوتان لێبێ، بەردەوامین لە باسی هەڵبژاردن ئەوەی بینیتان و گوێتان لێبوو. گوتاری دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتوەکانی ئەمریکا بوو سەبارەت بە کشانەوە لە ڕێکەوتنامەیە تۆمی لەگەڵ ئێران. ئەو ئاماژەی بەوەدا زۆر بە کورتی وتی ئێران سپۆنسۆری تیرۆرە. دیارە ئەمە دوای ئەوەش دێت کە لە ڕۆژی ڕابردوو ئێران پاڵپشتی لە حزبوڵڵا و لە سەرکەوتنی هەڵبژاردنەکانی لوبنان کرد. وتی ئەوان ڕایان گەیاند لوبنانەکان کە دژ بە ئەمریکا و دژ بە ئیسرائیلن. ئەم هەنگاوە ڕۆژێک دوای ئەوە دێت. ئاماژەی بەوەدا کە بەڵێنەکانی ئێران سەبارەت بە جێبەجێکردنی ڕێکوتنامەکە هەمووی درۆ بوون. وتی ئێران بەهێزتر بووە و ناتوانین کە ڕێگری لێ بکەین لەوەی کە چەکی ئەتۆمی بەدەست بێنێت و پەری پێ بدات. بەڵام لە هەمووی گرنگتر ئاماژەی بەوەدا کە ئەوان بە تەواوەتی لە ڕێکەوتنامەکەی بڵین ڕێکەوتنامەکەیان لەگەڵ ئێران ئەوان کە فەڕەنسای تایە، ئەڵمانیای تایە، بریتانیای تایە دەکشینەوە و نەک بەوەشەوە ناوەستن لە بەکشانەوە بەڵکو سزای ئێران و تەواوی هاوکارەکانیشی دەدەن کە هاوکاری عێراق دەکەن. مامۆستا لوقمان لای جەنابتانەوە وەستان بێگومان دواتر دێمەوە لای ئەوەش بوو لەسەر کاریگەری ئەمە با هەر لەمەوە دەست پێ بکەین. قسەیەکی زۆر لەسەرەوە ئاکرێ کە حکومڕانی ڕاستەقینە لە ناو عێراق ئێرانە و ئەم گوتارەی دۆناڵد ترامپ یعنی شتێک بوو هەرچەندە هەندێک سیناتۆر داوایان کردبوو کە نەکشێنەوە، بەڵام دوجار ترامپ وەکو لە تویتەکەی دوێنێ ڕایگەیاندبوو بڕیارەکەی خۆی جێبەجێ کرد و کشایەوە. ئەمە چ کاریگەریەکێ بێ لەسەر نەخشەی سیاسی عێراق لە دوای هەڵبژاردن بە سلبی یان بە ئیجابی؟ فەرموون. وڵا بە دڵنیاییەوە ئێران دەوڵەتێکی زلهێزە لە وڵاتانی جیران لە هەرێم. باش کەس نەتوانێت نکۆڵی لە دەسەڵاتی ئێران بک لە عێراقا. بەڵێ داشی دامێت چۆن بیوێەوە ئەجوڵێنیت. لە هەمان کاتدا ئەمریکا ئێوێ ڕێگریەکانی لە بەردەم هیلالە شیعیەکەدا بکات. چۆن ئەیکات و چۆنی پێ ئەکرێت کەی ئەیکا ئەمریکا لە هەوڵە محاوەلەی جددی ئەکا خۆی و هاوکارانی ئێرانیش خۆی و هاوکارانی داشی دامەکە باشتر دوجار بڵین سوار ئەکات. ئەمە حقیقەتێکە بە دڵنیاییەوە کاردانەوەی جددی ئەبێ لەسەر عێراقا، بەڵام ئەو ئینتیخابە ئەو هەڵبژاردنە ئێستا لە بەردەم ئێمە چ ئاراستەیەکە بێ مامۆستا بە ئاراستی ئەرێنی یان نەرێنی بێگومان بە نسبەت کوردەوە ئێمە قساکەین. ئێمە بە نسبەت کوردەوە ئەکرێ ئێمە گەمەیەکی جوانتر بکەین، هوشیارانەتر هەنگاو بهاوین و نەرمونیانەتر گەمە بکەین بەوەی نا خێرا وەڵامیان بدەینەوە. ئەکرێت تەماشەکارێکی میان ڕەوانە بین، نەکوەکو پێشتر هەر ئەوان قسەیان کردو ئێمە بە سەریعتر وەڵامیان بدەینەوە بە پەرچە کردار بێت، بەڵکو ئێمە ئەکرێت بە دیراسە بکەین، دراسەیەکی ورد و خێرا دوجار بڕیار لەسەر بدەین. زۆر سپاس مامۆستا سەرهەنگ. جەنابتان کاندیدی یەکێتی نیشتیمانی کوردستانە لە پارێزگای هەولێر. هەر لە قسەکانی دۆناڵد ترامپەوە ئایا ئەمە بەمانای ئەوە دێت کە کشانەوەیان لەم ڕێکەوتنامەیەوە سزادانی ئێران لە ڕووی ئابووری و لە ڕووی سیاسی و دیپلۆماسیشەوە واوانەشی هاوکاریەکەن بەومانەیە دێت کە هەر لە ئێستەوە ئەمریکا دەستی ئێران لە ناو هەڵبژاردنەکانی عێراق ئەبڕێت و ناهێڵە تەداخولاتیان ئەبێ بەوەی کێ سەر بخەن و کێ
بخەن دەستان خۆشوی بە قەنەعەتی من ئێران دەور و تەسیراتی خۆی هەیە ئەو تەسیراتێکی ئێران لە عێراقیتی لە ناوچەکەشێتی و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیەتی دەور و تەسیرێتی کەم نییە و پێگی خۆشی دیارە ئێران و ئێران توانیتی لە ڕووی سیاسی لە ڕووی اقتصادی ئیسفادەی زۆر لە وڵاتانە بکە بە تایبەتی لە عێراق توانیتی معادلە سیاسیەکان بگۆڕی توانیتی بەرنامە سیاسیەکان بگۆڕی توانیتی لە پەرلەمان دەور و کاریگەری هەبیتن لە ناوخۆی عێراق دەتوانی تەوجیهی وڵاتانی تر بکاتن کە بەڕاستی کاریگەری هەم نێگەتیڤ بۆ لە ناوچەکە هەم لە سوودی خۆی تەواو بووە بەمە شتێکە واقعیە و تەسیراتی ئەو تأثیرات اقتصادی یاخود ئەو سوودە اقتصادی کە ئێران لە عێراق کردیتی هیچ وڵاتێکی تا ئێستا نەیکردووە ئەمریکا بەتەسەوەری من قبوڵی ناکاتن نایلی زیاتر ئێران پەلکێشی ناو عێراق بیتن نایلی زیاتر ئێران بڕیارە سیاسی استراتیژیەکانی کە ئێران لە عێراق دەداتن ئیتر ئێران ببتە برا گەورەی ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و برا گەورەی عێراق و هەشتێک کە ئەو ئێران بوێتن لە عێراق و لە ناوچەکە جێبەجێکە هەروەک ئەوی لە سووریاش بینیمان و توانی شتێکی گەورە بکاتن لە لوبنان ئەمە پەیامێکە بۆ وانی لە عێراق بۆ نمونە لە هەڵبژاردنەکانی ئەم جارەیە کە هێشتا بانگەشە و هەڵمەتەکە بەردەوامە وێنەی کەسایەتیەکانی ئێران مەرجەعەکانی ئێران لە شەقامەکانی عێراق بەکارهێنرێ بۆ بانگەشە من پێم وایە ئەوها بە ئاسانی ناتوانانی دەستی ئێران ببڕی لەناو عێراق بەڵام کاریگەری خۆشی دەبیتن من پێم وایە لە ماوەی سنوورداری ئەکات بەدڵنیاییەوە سنوورەکە چۆن دەبێ یان چۆن ناوی بەڵام دەکرێت ینی کە ئەو جوگە ئەساسیانێکی ئێران لەناو عێراقیتی ئەوها بە ئاسانی ئەمریکا ناتوانانی بە بڕیارێک یاخود بڵێن بە هەڵۆشانی ئەو ڕێکەوتنامە ئەتۆمی کە لە ئێران هەیە هەڵیۆشانتەوە بڵێ من هیچ دەسەڵاتێکی ئێران لە عێراق نایلم یاخود لە سووریا نایلم یاخود لە لوبنان نایلم یاخود لە وڵاتانی کاژێ دەسەڵاتی بەنسبەت هەرێمی کوردستان و کورد و پێکاتەکانەوە پێت وایە ئەمە کاریگەری ئەرێنیە بێت بە لە بەرچاوگرتنی ئەو ڕاستی بۆ نمونە لە 4 ساڵی ڕابردوو ئێمە بەدەست سەرۆک وەزیرانێکەوە کە شیعەیە و هەرچەندە قسە لەسەرواکرێکە نوێنەری ئەمریکایە نوێنەری شیعەیەکی میانڕەوە لە ناو ئەمریکا عەبادی و مالیکی نوێنەرایەتی سیاسی سیاست و عقلێتی ئێرانەکات بەڵام هەستەکەی ئەمە کاریگەری لەسەرەوە هەبێت کە ئەوان نتوانن ئەوەی تر کورد بچەوسێنەوە ئەو لە حەزەیە ئێران دەستی خۆی هەیە لە وڵاتە و ئێران دەتوانانی بە شێوازێکی باشیش معادلە سیاسیەکان بگۆڕێەوە جونگە ئەساسە سیاسیەکان جونگە ئەساسە ئەوە ئیداریەکان بە کەیفی خۆی شوێی بوێتن لەوێ دەتوانی ئیشی خۆی تێدا بکاتن بەنسبەت سەرۆکی ئەنجومەن وەزیرانی سەرۆک عەبادی من پێم وایە 100% ئێرانیە بەرنامە و سیاست و استراتیژیەکانی ئێران ئەوە شێوترێت تەنها چاوبەستە کە نوێنەری ئەمریکا خۆی بە دڵنیایەوە ناتوانێت بەڕاستی نات هیچ هێزێکەوە هیچ دەسەڵاتی لە عێراق ناتوانێت بەبێ ئێران بەبێ پشتیوانی ئێران سەرکەوتوبی ئەوە شتێکە واقعی عێراق وایە کاتی خۆشی هەروە بۆ ئێستاش هەروایە لە دوای 2003 کە عێراق ئازاد کرد لە دەست ڕژێمی سەدام یعنی ئەتەوێت بڵێ بۆ نمونە گەر استراتیژیەتی ئەمریکا لە لوبنان لە سووریا بەنسبەت ئیسرائیلەوە بەرکەوتن و تەزاروبی هەبێ لەگەڵ استراتیژیەتی ئێرانە لە عێراق تەریبە و لەگەڵی ئەڕوا یعنی لەگەر ئێران بڕوە بەڵێ لەگەڵ ئەو استراتیژیە و لە ناوچەکە هەیەی خۆشتێکی واقعیە تو ناتوانین دەستی ئێران لەو ناوچەیە کەم کەوە بەڕاستی ئەوەی کە دەستی ئێران کەم دەکاتەوە ئەمریکا نییە ئێران خۆیتی ئێران خۆی دەتوانین بڕیاری سیاسی بەهێز بداتین کە بڵێ ئەم دەستی ئێران ناتوانم زیاتر بەڵام وەکو باسمان کرد هیچ هێزێک لە ناوچەکە ناتوانین دەستی ئێران کە باسی سووریا دەکەین بە هەمان شێوە کە باسی لوبنان دەکەین کە باسی لیبیا دەکەین کە باسی عێراق دەکەین خۆت ئەو دەسەڵاتەی کە ئێران لە ناوچەکەیتی ئەوها بە ئاسایی ناتوانین دەستەکەم مامۆستا سەرهەنگ مامۆستا ڕێبوار هەر مەبەستمە کۆمنتی جەنابیشتان و دکتۆر محەممەدی جۆر بگرم بۆ ئەوەی ئێوەش قسەتان هەبێ لەسەرم پرسە من قسەکان دووبارە ناکەمەوە بەڵام بە کورتی و بە کوردی ئەمریکا کشایەوە لە ئەو ڕێکەوتنامەی کە بەنسبەت بڵین چەکی ئەتۆم و پەرەپێدانی چەکی ئەتۆم و لەلایەن ئێرانەوە لەگەڵ ئێرانە کراوە قسەکە ئەوەیە ئەمە چ کاریگەریەکی ئەبێت لەسەر نەخشەی سیاسی عێراق چونکە ئەو ئاماژەی بەوەدا نەک تەنها سزای ئێرانە دەین بەڵکو سزای هاوپەیمان و هاوکارەکانی شێدەین وە کوور دەبێت چ مەوقفێکی هەبێت بەڕاستی و حەدەسەی ئێستا کە بینیمان لە مێژە چاوەڕێمان دەکرد و پێشبینی کراو بوو و ئەمە کاریگەری 100% لەسەر هەموو بارودۆخێکی سیاسی ئابووری کۆمەڵایەتی عێراقیە لەبەرەوەی ئێران وڵاتێکە هەژمونی خۆی بەسە عێراق بە تەواوی سەسپاندووە لەبیرمان نەسێ کە ئەمریکا 2 تریلیۆن دۆلار و 5,000 سەربازی لە عێراق کوژراوە 2 تریلیۆن دۆلاری سەرف کردووە لە پێناوی ئەوەی سەرف نەکردووە ئێران بێ لە گۆڕەپانی عێراق یاری خۆی بکا بە کەیفی خۆی بەنسبەت ئێمەی کورد حەزەکەم هەموو سیاست مەدارەکانمان ئەم واقعە بزانن هەرێمی کوردستان ئێمە لە کوردستان نەتەوەیەکی کەمینەین گەلی کورد بەعام لە چاو ئەمریکا کەمینەیەکە
ئێمە پێویستمان بە ئەمریکایە لە هەموو کاتێک چونکە ئێمە کەمینەین چەساوین زوڵم لێکراوین ئەنفالکراوین ئیتر بۆی وەرە خوارەوە تا دوایی ئایا ئەکرێ من داوە لە ئەمریکا بکەم بڵێم لە پێناوی من تۆ نەختێت تەساهل بکە لەگە ئێران یان لەگە فلان جیهات یان ئەبێ من لەگەڵ بەرژەوەندیەکانی ئەمریکا خۆم بگوزێ کەواتە ئەم باڵانسە چۆن ڕابگرین ئێمە خۆ داماژەت پێدا ئێمە ڕەنگە ژمارەیەکی بچوک بین بەنسبەت ئەمریکاوە بەڵام ژمارەیەکی بچوک نین بەنسبەت عێراقەوە کەواتە قسەکە ئەوەیە قسە لەسەرەوە هەیە کە عێراق بەبێ کورد بەڕێوە نابرێت ئەو عێراقای کە لەسەر بنەمای لەسەر پرەنسیپی تەوافق و لەسەر پرەنسیپی شەراکەت دروست بووە وجودی نامێنێ ئەگەر کورد لە ناو عملی سیاسی و پرۆسی سیاسی نەبێ کورد ئەم تەوازنە لە نێوان دووزل هێز کە ئەمریکا و ئێران چۆن ڕابگرێت ئەگەر ڕێگات بدا بەم خۆم فەرموو تەواوی ئەوە فەرموو ئێمە وەکو میلەتی کورد بەڕاستی ئەمە ناڵێن فرسەتە چونکە فرسەت لە حاڵەتێک احتیمالی کارەسات هەیە دوای ئەم کشانەوەی ئەمریکا ئینسان بە فرسەتی نازانی کەم مرۆڤەکانی دەوروبەری و خۆشمان زەرمەند دەبین بەڵام ئەوە مێژووە سراعێکی گەورە لە ناوچەکەمان سەری هەڵدا کە سراعی ئەمریکا و ئێرانە بەڵێ ئەو سراعە لەسەر چاوی ئێمە نییە لە بەرخاتری چاوی گەلی عراق نییە لە بەرخاتری بەرژەوەندیەکانی ئەمریکایە ئەمریکا دۆستی دائیمی نییە بەڵام بەرژەوەندی دائیمی هەیە ئێمەی ملەتی کورد ئەبێ لەو واقعە بگەین هەوڵ بدەین واقعەکە چیە کە پێویستە واقعەکە بێ لێ تێبگەین ئێمە بەرژەوەندیەکانی خۆمان لەگە بەرژەوەندی ئەمریکا بگونجێنین نەکەوڵ دەین ئەمریکا بەرژەوەندیەکانی لەگەڵ ئێمە بگونجێنی ئێمە لە عراق کەمینەیەکین ڕاستە بەنسبەت شیعە و سونە بەڵام کورد لە عراق کاریگەرە هێزێکی فعالە هێزێکی شەڕکەرە هێزێکە توانیویەتی ناوچەکانی خۆی بەڕێوەبەرێ لە ئەو ماوەی 27 ساڵە و ئەم کاریگەری کە ئێمە هەمانە ئەبێتە هاندەرێک بۆ وڵاتانی زلهێزی دنیا لەم سراعە هەردوو لایەن هەوڵی هاوکاری ئێمە بدەن زۆر سپاس دەکەم مامۆستا دکتۆر ڕێبوار وەکو کۆتاڕا ڕای جەنابەت وەرەگرم لەسەر ئەو گوتارەی ترامپ سەبارەت بە کشانەوە و مامۆستا سەرهەنگ و مامۆستا ڕێبواریش ئاماژەیان بەوەدا بەنسبەت ڕاگررتنی باڵانس و هاوسەنگی ینی کورد نە ئەتوانێت پشت کاتە ئەمریکا و نە ئەشتوانێت دژی بەرژەوەندیەکانی ئێران بوەستێت بە شێوەیەکی ئاشکرا کەواتە کورد چی بکات فەرموو بێگومان گەر قسێکشت لەسەر گوتارەکە هەیە بەڵێ سەرەتا ئەوە وەکو ڕای شخصی خۆم ئەمریکا و ئێران ڕاستە لەسەرەوە دوژمنن هەر دوژمنیش بن لەوانەیە بەڵام واقعک هەیە بە سەراحەت ئەو دوو دوژمنە لەو با بڵێن دوژمنداریەتی خۆیان لە نێوان خۆیان زۆر مستەفیدن زۆر قازانجیان کردیا ینی قسە لەسەرەوەیە لە 1970ەوە ئەوترێت مەرگ بەر ئەمریکاوی چ ڕووی نەداوە وەرە یەک جوندی ئەمریکی یەک سەربازی ئەمریکی یەک سەربازی ئیسرائیلی بەدەست ئێران کوژرابێت هەر ئێستا و بە هەمە بە پێچەوانەوەش سەربازێکی ئیرانی یان با بزانم شتێکی سووریا ڕووی داوە بەڵێ ینی شتێکی ئەخر لە ناو خاکی ئێران ڕووی نەداوە ئەوە تەداخلی با بڵێن خارجی بووە ئەگەرنا لە ناو ئێران هیچ شتێکی لەو بابەتە ڕووی نەداوە و بڕینی دەستی هەژموری ئێران لە عراق پێم وایە ینی ناڵێم مەحاڵە بەڵام زۆر قورسە لەبەرەوەی بەڵام عێراق باجی نادا ئەگەر ئەوان هەر لە گۆڕانەکەشی دا کاریگەریانە بێت نەکدا ئەدا باجی داوە بازی و شتەی داوە عراق لەبەر ئەوەی مۆزوعی مەزهەبگەریە هەردووچیان شیعی سەرف با بڵێن ئێستا ئەگەر بێن سەیرکەین ئەمە لەوانەیە لەسەر نەخشەی سیاسی سنوورێک هەبی لە نێوان عراق و ئێران بەڵام ئەگەر بێن لە ئەرزی واقع ئەو شتە نییە بەڵام باجەکە بەنسبەت کوردەوە هیچ کاریگەریەکی دانەوە بەعکسەوە بە پێچەوانەوە تۆ بڕوانە لە دوای ئەنجامدانی ڕفراندەم و لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبرەوە ئەبینی کە عەبادی مامەڵەی براو و دۆڕاو لەگەڵ کورد دەکات کەواتە ئەو باجەی کە عێراق داوێتی چ سوودێکی بۆ کورد هەبووە ئەو باجی عراق داوێتی لەگەڵ مەبەستە لەگەڵ ئێرانە وانە بێگومان لەگەڵ مامەڵ کاتۆوتت منوتم باجی داوە لەوەی کە دەستی ئێران لە ناو عێراقەیە سەبارەت بە هەنگاوەکانی ئەمریکا وتت باجی داوە بەتەکید باجی داوە باشە لە هزاریش ئەو بازادە بەڕاستی ئەگەر بین سیر بکەین نازانین ئێستاش ئەو داهاتەی عراق وڵاتێکی بەڕاستی لە ڕووی داهاتەکە بین سیر بکەین یعنی داهاتێکی خەیاڵی هەیە معنی ڕۆژانە 4 میلیۆنی بەرمیل نەوت تەزدیر بکرێ بەڕاستی ڕقەمێکی کەم نییە جگە لە داهاتە ناو خۆیەکان بەڵام ئەگە بین سیر بکەین عراق لە زیاتی ئەوەی داهاتی زیاد بکە با بڵێن عفۆ میزانیەی زیاد بکە کەم بتەوە ئێستا کورتێنان زیادی کردووە
بانقی مرکزی عراق لە بری ئەوەی کەوە احتیاطی زیاد بێ احتیاطی کەمە بتەوە لە بری ئەوەی کەوە قەرزی کەم ببێتەوە قەرزی زیادە بێ بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر مەترسیدارە لەسەر عراق ڕۆژ بە ڕۆژ قەرزی زیادە بێ ڕۆژ بە ڕۆژ مەترسیەکان ڕاست ئێستا عراق لەوانەیە بە موچەی فەرمانبەران بە شێوەیەکی ڕێکوپێک و بەبێ بڕین بدا بەڵام پارەکە ئەدرێت بەڵێ لە چی ئەدرێ بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر گرنگە ئێمە زۆر جار گلەی لە حکوومەتی خۆمانەکەین حکوومەتی هەرێمی کوردستان کە موچە بڕاوە پاشەکەوت دەکرێ منیش لەگەڵ ئەوە نیم بە هیچ شێوەیەک چون منیش تاکەشیم لەو کۆمەڵا لەگەڵ معاناتی ئەو خەڵکەمە بە هیچ شێوەیەک من بەڕاستی پێم خۆش نییە ینی چونکە منیش لەوانەیە زەرمەند بم لە وەزا بەس ئەگەر بین سیر بکەین بینە سەر واقع عراق بە چی موچەی داوە بەو شتانە دایتی بە مەوزوعی مثلەن سەحبکردن پارە لە بانقی مرکزی قەرزی نێودەوڵەتی کۆمەڵێک شت لەسەری خڕبووتەوە لەوانەیە لە ئێستادا درچی پێ نەکەین بەڵام جیلی داهاتوو ئەو بازە بدا زۆر سپاس دەکەم دکتۆر محەممەد مامۆستا لقمان بێمە لای جەنابتان بچینە سەر تەوەریەکی نوێ مەترسیەوە هەیە عێراقی داهاتوو عێراقێک بێت هەرچەندە ڕەنگە ئەم هەنگاوەی ئەمریکا کاریگەری لەسەر ئەو هەنگاوەشدا بنێت و پلان و پیلانەکە ئاژۆ بکاتەوە بەسەر خۆیانە بە شێو ينقلب السحر على الساحر بەڵام زۆرینەی سیاسی کە لە بواری سیاسەتە هەندێک جار بە دیکتاتۆریەتی زۆرینەیان دیکتاتۆریەتی سیاسی زۆرینە ناو ئەبرێت هێشتا مەترسیە بەنسبەت کوردەوە کە زیاتر پشتگوێ بخرێت لە دوای 12 یار ئەزانی چۆنە تۆ لە دوای ئەم لێدوانانە و ئەم تەسریحاتانەی سەرۆکی ئەمریکا پێچێ گۆڕانکاری دروست بێت بەڵام لە ئەو گرنگتر بەنسبەت عراقا کە گۆڕانکاری گەورەتر دروست بێ ئەم هەڵبژاردنەیە چێ زۆرینە ئەبێ چێ کەمینە ئەبێ چێ چەند کورسی ئەبا کورد چەند کورسی ئەبا کامەن ئەو لەو کوردانەی لەو گروپانەی لەو هێزانەی لەو هاوپەیمانانەی کە ئەچنە پەرلەمانی عراقا چێ ئەچێ و چۆن ئەچن و چۆن ڕێک ئەکەون گرنگەکە لێرە ئەمەیە نەک ئەوەی بێ کە ئەمریکا لە دوان ئەدا 2000 خودگوتنی سەحرەکە لەسەر ساحرەکەی هەڵبگەڕێتەوە ئەمەیان لایەکە بەڵام لایەکی تر پێماوابی 2000 ئەومان لە یاد نەچێ چەندە کاریگەری دەرەکی هەبێت ئەوەندەش کاریگەریی ناوەخۆی هەیە لە گۆڕانکاریەکانە لە هەڵسو کەوتەکانە لە 2000 ئیدارەدانی وڵاتیشە خۆگەر بێت و ئێمە بە نمونەیەکی سادە وەربگرین ڕفراندۆم 16 ئۆکتۆبر ڕاستە کاریگەری دەرەکی هەبوو بەڵام چەندە گۆڕانکاری ناو ئەوەی کاریگەریەکانی خۆشی هەبوو لە ڕفراندۆمە لە 16 ئۆکتۆبر هەموو ئەمانە کاریگەریان هەبوو لەسەر ئەم ڕووداوانە هەمان ئەم لێدوانانەی ئێستای ئەمریکاش لە ئەکەوتە ئەم چوارچێوەیە گۆڕانکاریەکان لە نێوخۆ زائیدەن لە ئەوەی ئەمڕۆلاکە لە ئەمریکا بەرامبەر ئێرانی ئەکات و لەگەڵ هاوکارانی سەبارەت بە هەنگاوەکانی ئەوان بۆەوەی زۆرینەیەکی سیاسی دروست بکەن بڵین لەم خولەی کە هێشتا بەردەوامە لە 4 ساڵی ڕابردوو زۆرینەی سیاسی وجودی نەبوو بەڵام لەگەڵەوەشە چیشیان ویست کردیان کوردنەوە تێبینی لەسەر پرۆژه یاسای بودجە تەقدیم کرد هەر گوێشی لێ نەگیرە ئایا ئەم جارە شتەکە خراپتر نابێ یاخود کورد پێویستە شێوازی هاوپەیمانێتەکەی وەکو دوێنێ شەو لە بەرنامەکە باس کرا و کاندیدەکان ئاماژیان پێدا لێرە بە دوا بیگۆڕێ و واز لەوە بێنێ کار باوەش بە شیعە بکات چونکە پێکاتی دیکەشەیە ئەنی کورد هەمیشە یەک حاڵەتی خراپی هەبووە کە ئەچێتە مفاوەزاتە یەک ڕوو ئەچێت دوو ئەوەی ناچێت دوو سەرە ناچێت یەکسەرە ئەنی پلانی بیان نییە نەخێر بەس پلانی ئەیە و خلاص کۆتایی پێدێ باقی وەسەلام ئەوە لای کووردە بەڵام لە کووردا تۆ هەمیشە ئەو کاتە سەرکەوتووی وەک نەتەوە وەک کیانی سیاسی وەک حیزب کە پلانی ئەی تەیە کە ئەی جێنەگرت بیلێ ئەدەی بیناسی تا ئاخیر کۆتا پلانەکە کەواتە ئاساییە لیستە کوردستانیەکان فراکسیۆنە کوردستانیەکان لەگەڵ فراکسیۆنێک لەگەڵ لیستێکی عەرەبی هاوپەیمانێتیەک دروست بکەن لەسەر بەرژەوەندی هاوبەش لەسەر بەرژەوەند بەڵێ بەدڵنیایە بەڵام چۆن چی ڕێک ئەکەوێت چۆن ڕێک ئەکەون 2000 ئەو لیستە هاوپەیمانە کوردیانە چێن چەندن کەواتە تۆ پێ دوایە کە نابێ فراکسیۆنەکان بەجیا هاوپەیمانێتی دروستکەن ئەگەر دروستکە هاوپەیمانێتی کوردستانی لەگەڵ لایەنەکانی دیکە بێت پێشتر پێم وتی 2000 ئەشکرێ بە جیاوازیش بزن بەڵام چۆن بە جیاوازی ئەچن هەمیشە ئەو برادرانی پێش ئێمە کە چوینە بۆ دەستکەوتی حیزبی زیاتر تەنازولیان کردووە لە بۆ نەتەوەی دەستکەوتی نەتەوەی زۆر لاواز بۆ لەوەی کە دەستکەوتی لە حیزبی بۆ نمونە وەزیرێک زیادەکەی شتێک زیادەکەی سپاس مامۆستا لوقمان سپاس کە پابند بووی بە کاتەکەوە مامۆستا سەرهەنگ سەبارەت بە هاوپەیمانێتیەکان ینی کورد پێویستە ئەم جارە چی لە ئەولەویەتی هەنگاوەکانی خۆی سەبارەت بە هاوپەیمانێتی یاخود سەبارەت بە ڕێکەوتن و سەبارەت بە دانوستان و مفاوەزات بکات
ینی ئایا کورد پێویستە چی لە سەرەتای کارەکانی خۆی دابنێت هەندێکەڵێن پێویستە جێبەجێکردنی دەستور هەندێکەڵێن مادەی 140 ئێوە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە چی لە ئەولویەتی دوو خەڵ زۆر گرنگەکە ئێمە وەکو کورد و هەموو یەکێتی نیشتیمانی کوردستان ئیشی لەسەر بکەین ئەویش وتاری ڕوونمان هەبێتن تا ئێمە وتارێکی ڕۆنمان لەگە بەغدا ناتوانین دەستکەوتی باشتر بەدەست بێنین کە نەماتانی وتارمان هەبێتی لە کوردستان فراکسیۆنە کوردستانیەکان حیزبە سیاسیەکان سەرکردە سیاسیەکان ئێمە ناتوانین دەستکەوتی باش بەدەست بین هەمووی ئەوەی لە ماوەی ڕابردوو لە دەستماندا لە نەتیجەی نەبوونی یەکگوتاری هەرێمی کوردستان بۆ لە نەتیجەی نەبوونی یەکگوتاری حزبە سیاسەکانی کوردستان بووە ئەمە تا یەکگوتارمان نەبی ناتوانین پەیوەندەکانمان لەگە بەغدا چاکەینەوە کە پەیوەندەکانمان چا نەکرد و ناتوانین دەستکەوت بەدەست بینین بۆیە ئێمە دەبی لە ئەساسی چاکردنەوەی پەیوەندەکانمان ئێمە وتاری ڕۆنمان هەبێت لەگە بەغدا کە پەیوەندەکانمان چاکردە دەتوانین تەحالفاتی نوێ بکەین دەتوانین لەگە لیستی نوێ لەگە سەرکردەی نوێ لەگە وەکو کورد تەحالفاتی نوێ نەک وەکو حزب وەکو لیزنا ئێمە دەبێت بەو شێوازە تەعامل بکەین ئەوەی کە لە ڕابردوو لە دەستمادایە لە نەتیجەی نەبوونی یەکگوتاری و نەبوونی وتارێکی ڕوونە لە هەرێمی کوردستان بۆیە ئێمە بە شێوازێک لە شێوازەکان یەک نقطەی تر هاوسەنگی هێز لە کوردستان بگەڕێنەوە تا ئێمە نتوانین هاوسەنگی هێز لە کوردستان بگەڕین ناتوانین دەستکەوتی باش بەدەست بێنین ئەمە چۆن بۆ نمرێت یعنی ئەمە قسەیەکی باشە بەڵام چۆن ئەکرێت میکانیزمەکەی چییە دەبێ هێز نەک هێزێک بەتەنیا لە کوردستان بڕیا لە چارەنووسی میلەتێک بدا دەبێ ئەو هێزە دام بەخۆی دابگرێ بێت تەحالفات بکات لە کوردستان من وەکو هێزێک کە کۆمەڵی کورسیم هەیە دەبێ لەگە هێزە کوردستانیەکانی تر کە یەک دانە کورسی هەبی لە پەرلەمانی عێراق بێم لەگەری دانیشم پێی بەڵێم تۆش لەو وڵاتە دەژی تۆش لەو هەرێمە دەژی تۆش لەو ناوچەیە دەژی پێویستە ڕێیت هەبی لە پاکێژیمە لە پەیوەندەکانیمە لەو علاقاتانی کێمە دەمانوێت لەگە بەغدا بیبەستین چۆن بیبەستین ئەوە هەیە بدەم نەک تەنیا بڵێم ئەوا دەکەم وا دەڕۆم و وا دەچم لەگەر سەرکردە شیعەکان لەگەر بەڕێز عەبادی لەگە بەڕێز مالکی لەگە سەدر نابێ ئیتفاقەتی سیاسی بکەم پۆستەکانەوە ینی مامۆستا ڕێبار ئاماژەی بەوەدا وتی دەنگ بە هیچ کاندیدێکی کورد بۆ سەرۆکۆماریان وەزیر نادەم دیارە ئەم ڕێی خۆشی ئەویش دافع و پاڵنەری خۆی هەیە بۆی ئەم ڕێی لا دروست بووە ئایا ئێمە دیسانەوە چاومان لەسەرەوە بێت کە پۆستی سەرۆکۆمار وەربگرین یا پۆستی سەرۆکی پەرلەمان کە مەحاڵە بماندنێ یان کۆمەڵێک وەزارەتی بۆوەری ناگری تۆ لە چوارچەوەی عێراق دەژی کاکە یادگار ئێمە کە لە چوارچەوەی عێراق دەژین پێویستە هەموو ئەو پۆستانی کە بۆ کورد دادەندرێ لە چوارچەوەی بەرنامە سیاسیە ئیداریەکان ئێمە وەریگرین زەرمان نەکرێت لە پۆستەکان پۆستی تەشریفین کە تۆ باسی پۆستی سەرۆکۆمار دەکەی سەرۆکۆمار بەڕاستی ئەوەی کە لە سەردەی مامزەلال کرایە مامزەلال هەیبەتیدا بۆ سەرۆکۆمار دەسەڵاتی سەرۆکۆمار دەسەڵاتی تەشریفاتیە بەڕاستی تۆ ناتوانانی مقارنەی بینی جەنابی مامزەلال بکەی لەگە مقارنەی بینی جەنابی فواد معسووم جەنابی مامزەلال تۆ کارکتەرێکی بەقوت بوو هێزێک بوو کاریزما هێزی خۆی ڤیتۆ هێزی خۆی بتوانی بووی هەموو ئەو دەستکەوتە سیاسی و ئابووری و دیبلۆماسیانی پێت وایە ئێمە ئەم جارە بە لە بەرچاوگرتنی واقع ئەنی بۆ جەنابی سەرۆک مامجەلال ژیاندا نەماوە و نوێنەرایەتی کورد لەو 4 ساڵی ڕابردووە بینیمان تێبینیان زۆر لەسەر ئەڵێن وەکو پێویست نوێنەرایەتی کوردیان نەکردووە کورد ئەتوانێت خەریکی یاریەکی گرنگ بێ یاخود ئەو کاتی سەرقاڵە بێ بە دانوستان لەگەڵ یەکتر ئەوان لەوێ حکوومەتەکە ڕاگەێنن کاکە لە ڕابردوو جواب بوو لە ڕابردووش تۆ لە کۆبنەوەدا بووی لەناو خۆ نەگەیشتە یەک تۆ وتاری ڕوونت نەبوو تۆ سیاسەتی ڕوونت نەبوو لەناو خۆمان پێک نەهاتین ئێمە چێ بکەینە سەرۆکۆمار چێ بکەینە ئەمە ئیتر دەبێت ئێمە بە شێوازێک لە شێوازەکان تەعامل بکەین کە وتاری ڕوونمان هەبێ برێنە بەغدا کاکە ئەوە وتاری هەرێمی کوردستانە وتاری حکوومەتی هەرێمی کوردستانە بۆی ئەوانیش بڵێن کاکە ئەوە قووەتیان هەیە کە قووەتیان بەکارهێنا ئێمە دەستکەوتی زیاتر بەدەست دێنین دەست خۆش دەکەم دیارە با لە دکتۆر محەممەدەوە دەست پێ بکەم و جارێکی تریش لە مامۆستا لوقمانەوە دەست پێەکەم بۆی نەڵێن ئێمە دواتر قسەمان کردووە کەسی دووەم و سێ هەم بووین دکتۆر محەممەد قسە لەسەر ئەوە هەیە کە لە دوای هەڵبژاردن هەنگاوەکانی کورد ئەگەر بەم شێوەی ئێستا بێت ڕەنگە زیانی زیاترمان بەربکەوێت ینی بۆ نمونە ناتوانێت شەڕی بوو جەوم و چە بکات بۆ نمونە ناتوانێت شەڕی بەدەستێنانەوەی کەرکوب بکات چونکە ینی لە سیاست و لە کایی سەربازیشە ئەوەی بە شەڕ دۆڕان دەبێتت بە ئاشتی بەدەستی ناهێنیتەوە کەواتە کورد ئەبێ یاریەکانی خۆی چۆن ڕێک بخاتەوە بەڵێ فەرموو من سەرەتاگەر وەکو تەوزیحێک لەسەر قسەکانی مامۆستا لوقمان بێگومان ئەگەر بە ڕوحەکی ڕاضی لێم وەربگری سەبارەت بە دەستکەوت و سەبارەت بە با بڵێن ئیمتیازات لە بەغدا من وەکو با بڵێن کاندیدی پارتی دیموکراتی کوردستان دەمەوێت بەرگری لە پارتی بکەم لە مۆزای بەڕاستی بۆ ئەو ئەحداسانەی ئەخیر کە ڕوویدا پێم وایە پارتی ئامادە بوو لە عملی سیاسی عێراق بکشێتەوە بەڵام بە مەرجێک ئەگەر فراکسیۆنەکانی تریش بکشابانەوە چکو بەڕاستی لەوانەیە ئەگەر بەهات بە پارتی بکشاباوە لە عملی سیاسی عێراق پارتی نەعفویانی کورد بکشاباوە لەوانەیە شتەکان بەر شێوەیەکی تر بشکاباوە لەبەرەوەی عێراق دوو پێکاتی سەرەکی عەرەب کورد بە دەرەجەیەک عەرەب پاشان کورد بەڵێ کەواتە عێراق دەبێت ئەو دوو پێکاتەیە بەشداربی لە
عملی سیاسی عراق بەشدار بی لە حکوومەت بەشدار بی لە هەموو کای سیاسیەکان لێرە ئەگەر بەهات بە کورد بکشاباوە لە عملی سیاسی عراق بەڵام بە فراکسیۆنەکانەوە و بە هەموو وەزیرەکان و مدیرە عام و تەنانەت با بڵێن سەر و کۆمار ئەگەر بەهات بە کۆدەنجێک هەبا لەسەر ئەو شتانە کە بەڕاستی بە ئاشکرا غەدرمان لێکرا پاش حداسەکانی 16 ئۆکتۆبر پاشان مەسلەی بودجەی بەسەرداهات کە بە زۆر بەڕوونی ئەمە پێت وایە بەشێکی بۆ واگەڕێتەوە کە کورد لە عێراق هەمیشە وەکو لەم بەرنمەیەش ئاماژەی پێدرا خۆی بە کەمینە و بێکاری بە ژمارەیەکی بێکاریگەری داناوە بۆ نمونە تۆ بڕوانە لەناو پەرلەمان ئەوترێت فلان پەرلەمانتاری کورد نەیتوانی بە عەرەبی قسە بکات یان هەیە عەرەبیەکی فەسیح و جوان بە جولفە و بە فسحاکەوە ئەزانێ کە چی یەک قسە ناکات لەناو پەرلەمان هەشە عەرەبیەکی کەم ئەزانێ بەڵام شەڕی خۆی کردووە لەوێ پرسیارەکە ئەوەیە ئێمە بۆ شەڕ لەسەرەوە ناکەین بەپێی مادەی 4 دەستور عەرەبی و کوردی هەردووکیان دوو زمانی فەرمی عێراقی بۆ ئیش لەسەرەمە ناکرێت بۆ خەمیەوەمان نەبزان عەرەبیە زانینیان نە ینی ئەمە وەکو نمونەیەکی زۆر زۆر سادە و ساکار و بچووکی خۆ بە کەمزانینی کورد لە عێراق وڵا سەبارەت بە زمانی عەرەبی کە یادگەر من پێم وایە زەرورەتە باشە هەر ئەندام پەرلەمانی کە کاندید بکرێ ئەگەر من وەکو خۆم شەڕی شخصی خۆم پێم وایە 3 پێوەەر هەیە بۆ ئەوەی کەسە کاندید بکرێتەوە ئەو شوێنە لە ئەنجومەنی نوێران عراق یەکەم جار کەسەکە دەبێت کەسەکە کەسەکی نەتەوەیی بێ بەڕاستی ینی کەسەکە ڕابردوویەکی پاچی هەبێ بە بنەماڵەوە ڕابردووی پاک بێ ینی لە هزرەوە کەسەکە کەسەکی نەتەوەیی بێ باشە ئەوە خاڵی یەکەوە یەک لەبەر ئەوەی بەڕاستی گەر کەسەکەوا بوو ئەستەمە بتوانێن ئەو کەسە با بڵێن هەڵخەڵەتێنن خاڵی دووەم لە ڕووی با بڵێن بواری خۆی کەسەکی ئەکادیمی بێ ئەکادیمی بوون لە بواری خۆت بڕاستی زۆر زیرەکە زۆر پێویستە سێەم کەسەکە لە ڕووی زمانەوانی پێم وایە زۆر گرنگە زمانی عەرەبی زمانێکی زۆر با بڵێن فراوانە دەتوانی بە یەک کەسرە و زەممە و فەتحە بتوانن فێرمان لێ بکەن من بەڕاستی ئەمە لە ڕووی کایە تەشریعەکەوە بەزەبت یاسەدانانەوە بەڵێ لە ڕووی یاسەدانانەوە لەبەرەوەی ساڵانە با بڵێن کە بودجە تێپەڕێندری لەوانەیە بتوانن بێ کەسرە و فەتحە فێرمان لێ بکەن بەڵێ و کەسەکەش ئەگەر ئەکادیمی نەبوو لە بوارەی ئەکادیمی نەبوو لە بواری با بڵێن بودجە ینی پێویستە باشە تو ئەماژت بەوەدا دکتۆر زۆر زۆر بە کورتی گەر بتوانانی لە 20 شرکەیە چکە کاتەکە تەواو بووە وەڵامە بیتەوە مەبەستمە وەڵام وەربگرمەوە تۆ وتت گەر کورد بکشابایەتەوە لە پرۆسەی سیاسی عێراق قسەکە ئەوەیە کورد کەم نییە لە عێراق ئێستا کە نەکشاوەتەوە و مامەڵە لەگەڵ ئەمریکی واقعەکەین کاچینەوە بەرەو بەغدا ئەبێت چۆن خۆمان ڕێخینەوە زۆر بە کورتی باسم کرد پێشتر سەرەتا ماڵی خۆمان ڕێکخن لە نێو خۆ ڕێک بین ئەگەر هاتو لە عراق ئێمە ڕوبەڕووی ئەو قەیرانە نەبووینەوە بتوانین وەکو کارتێک بەکاری بینین ئێمە ئەکشێنەوە لە پرۆسی سیاسی عراق لەو عملی سیاسی ئەکشینەوە ئەوانیش بێگومان حسابێک بۆ مۆزوەکەن لەبەرەوەی عراق وەکو باس کرد دوو پێکهاتەی سەرچیە کورد و عەرەب دەبێت بە هەردوو پێکهاتە حکوومەت پێکەکەم زۆر سپاس دەکەم دکتۆر مامۆستا لوقمان یەکێک لە پرسە گرنگەکان کە لە بانگەشێڵ بژاردنیشەوە هەمووتان کەم تا زۆر بەکارێنن پرسی جێبەجێکردنی دەستورە قسە لەسەرەوە هەیە کە 55 بۆ 63 مادەی دەستوری بە نسبەت کوردەوە پێشێل کراوە ئایا ئەم دەستورە جێبەجێ ئەکرێت لەو عێراقی دوای هەڵبژاردن کەوتری عێراقێکی زۆر زۆر شپرزە و پڕململانەیە بێت فەرموو وەڵام من بەر لەوەی وەڵامی پرسیارەکەت بدەمەوە بۆ مامۆستایە کە ئەمە یەک دوو قسەی بۆرم گرتووە تۆش وەریگرا وەڵام یەکشت هەبوو کشانەوەی کورد لە پرۆسی سیاسی لە عێراقا پێم وابوو خێری نەتەوەی کوردەوەی دابووکەوە لە دوای 16 ئۆکتۆبەر پارتی و یەکێتی یەک نەبوون ئەگەر یەکبان بکشابانەوە بڕیارەکە دراسە نەکرابوو مەدروست نەبوو بڕیارێکی عەفەوی بوو تێئەپەڕی ئەوجار کورد باجی خراپتریشی ئەدا لەوەی ڕێنشاندۆم و 16 ئۆکتۆبری خراپتری بەسەدەهات بەس بەختی کوردەوەی دابوو پارتی و یەکێتی یەک نەبوون بەڵکو دژ بوون ئەوە یەکێک لە پێم وابی لە نیعمەتەکانی خوای بوو کە لەم دەرفەتەکە چی بوو سوودەکەی وابوو کە کورد نەکشاوە لە پرۆسێسی دراست نەکردووە تۆ ئەگەر ئەکشیەوە یاخود بەشداری ئەەکەی دەبێت دراسە بکەیت دراسەکە خۆ تۆ پێشمەرج و پاشمەرجەکانت چنە دوجار بەمانەوەمان چیمان بەدەستێنە بەمانەوە هیچ بەدەستنا بەڵام بەکشانەوە چ لەدەست ئەدا ئەو کاتی کیانی هەرێمی کوردستان کشانەوە باش بۆ کە ڕووی نەداوە باش بۆ کە ماوینێتەوە کە ماوینێتەوە چیمان بەدەستێنەوەکە وا بووە تۆ لانی کەم لەناو پرۆسی سیاسی عێراقا پێگەی خۆت لەق نەکردووە 2000 خۆت گوتنی پرسیارەکەت کرد یەکێک لە برادرانە گوتت کیانی وەک هەرێمی کوردستان ئەکاتە لەرزە و شێوازێک لەو نوعانمە بەڵام نەئەکەتە لەرزە بشکت با لەرزە بەخراپتر ئەکەوتە لەرزەکەەوە ئێستا ئیتفاقەکە لەسەر کرابوو یەکێکی ترمە بەستم لەوەی کە پێوەرەکانی مامۆستا بوو کە باسی کە من پێم وابی دوو پێوەر هەبێت بەسە کافیە پێوەرێکیان معریفی بی پێوەرێکیش پاچی بیت پاچی بە معنای دەست و
دەمپاچی لە دیفاع لە خاک و خەڵکی کوردستان بکات ئەوەی بۆ مەسائلی جێبەجێکردنی وڵامی پرسیارەکەت بێمەوە بە جێبەجێکردنی دەستور بەڵێ دەستور نووسراوەتەوە کورد بەشێک بۆ لەوەی کە دەنجی پێداوە دەستور شتێکی ڕوونە وازحە بەڵام چێ دێت دیفاعی لێکا کە بیاوێت جێبەجێ بکات مادەی 140 پێشتر ئێمە مەقۆمەقۆیەکمان لەسەر هەبوو جێبەجێ کراوە جێبەجێ نەکراوە بە زەبری خوێن هێناومانەتەوە دوجار لە خلالی ئەتوانی گورە کەمتر لە سعاتێکا لە دەستمان داوە لە دەستمان نەداوە ئەو مەبەستم خاکەکەیتی تەماً یەکێکە لە مادە دەستوریەکان بەڵام گرنگ ئەوەی لە دەستور نووسراوەتەوە بەڵێ جێبەجێ ئەکرێت بەڵام چێ داوای ئەکات جێبەجێ بکە گرنگ ئەو کەسانی کە ئەسنەوێن دەرێ وەک پێشتر بۆ نمونە وترێت ئەم جارە کورد نزیکی 7 بۆ 10 کورسی پارلەمانی لە دەستەدات قسەکەی من ئەوەیە دووبارە کورد هێزی کورد لە عێراق بە ژمارەی کورسیە یان وەکو پێکاتی دووەمی عێراق پێکهاتەی دووەمی عێراق دووەمی عێراق و وەزای دەنیش بە قووەتیەکەشی هێزی کورد لەوەی دایە کە یەکگرتووبی وەزای دەنیش ئەمانە بێت کە چێن دیفاع لە خاک و خەڵکی کوردستان سپاس دەکەم مامۆستا هەر بژیت مامۆستا ڕێبوار سەبارەت بە کاریگەری کورد چۆن بتوانێت ژمارەیەکی کاریگەر بێت لە پرۆسی سیاسی و چۆن ئێوە ئەگەر بچن و دەنگدەرانتان متمانەتان پێ ببەخشن لەناو پەرلەمان چۆن شەڕی جێبەجێکردنی دەستور ئەکەن و پێتان وایە لەو شەڕە سەرکەوتووە بن فەرموو من پێشەوەی هەرچەندە لە زمانی وەڵامدانەوەی پرسیارەکەی جەنابتەوە باش بەڵام هەندێک تێبینیم لە سەقسێ و هەبڕێ عەزیزانەی خۆم هەیە کە تێبینیەکانیش ئەوەیە کە ئێمە حەزەکەم بزانن نە کەرکووکمان بە شەڕ لە دەستداوە بەڵکو کەرکووک نەتیجەی عملیەیەکی کە پێی دەڵێن 16 ئۆکتۆبەر ئەمە لە دەستمان داوە ئیتر لە خانەقینەوە تا دەگاتە سنجار گوێمان لە دەنجی تەقینە بۆ ئێمە پاشەکشەمان کردووە تکایە هەموو گوناحێک نەخینە سەر یەکێک ئێمە خۆمان بەشێک بووینە لە گوناحبارە گەورەکە کە وەکو کورد باسێکم هێزی پێشمەرگەی کوردستان ئەگە یارمەتیم دەی من قسەم نەبڕێت ئەگە یارمەتیم دەی هێزی پێشمەرگەی کوردستان ئامادە بوو شەڕی نەک دەڕۆژ شەڕی 100 ڕۆژ شەڕی 200 ڕۆژ بکە چونکە خوێنی دابوو بە خوێن ئەو ناوچانی ڕزگار کردبوو بەڵام ئێمە هێنامان لەسەر شاشەی تەلەڤیزیۆنەکان گریاندان قوربان تۆ چۆن داوا لە من دەکەی من یەکگرتوو بم لە ناو خۆم ئەلێرە کە تۆ هەموو مافەرچی منت پێشێل کردێ بە قوربانت بم تۆ وەرە مافە ئەساسیەکانی من دابین بکە سەرچاوی داهاتەکانم ڕوون و ئاشکرا بکە پارە و پولی وڵاتەکەم نیشانم دە لە کوێ بۆ کوێ باش ئەم شەڕە بۆچی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە کاتی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان و بە نسبەت سیاستکردن لە ناو هەرێمی کوردستان ناکرێت و سوودی چییە ئەم شەڕە ببەنە پەرلەمانی عێراق هیچی لێ من ئەڵێم با ئەو شەڕە نەبینە پەرلەمانی عێراق با ئەلێرە تەواویکەین بۆ ئەوەی لە پەرلەمانی عێراق وەکو لە سەرەتا باسم کرد یەکگرتوو بین یەک هێز بین با ئەلێرە ئێمە خۆمان چارەسەری برینەکانی خۆمان بکەین ئێمە نەتەوەیەکین لە عێراق دەژین دەستوری عێراقی خۆمان بڕیاربان لەسەداوە هەرچەندە من تۆ من چینە زۆر بەمان لە تەنیشت دەنگدانەکەی کە بە دەستورماندا سندوقێک لە دەرەوە دانرابوو کە سندوقی ڕیفراندۆم بووی سربەخۆیی کوردستان هەمومان پێشەچی دەنگمان بەویدا لە 1990 پۆی نازان چەند ئەو دەنجینە ئەوەی عێراق 90 پۆینت شتێک بوو ینی 108 ڕیفراندۆمەکەی سربەخۆیی زیاتر بوو ئەمە لە ساڵی 2005 لە بیرتانە بەڵێ باش بیرمە کۆمەڵێک ئەمە خواستی میلەتی کورد خواستی میلەتی کورد بە قوربان سربەخۆییە بەڵام بۆ سربەخۆیی پێویستە ئێمە یەک دنیا مەرج هەیە تۆ هەم حکوومەتێکی شەفاف هێزێکی پێشمەرگەی تۆکمەی پڕچەکی جیرفان پڕی چاونەترسی هێزی پێشمەرگەی کوردستان بێ نەک هێزی حزبی پلان و هێزی حزبی پلان مامۆستا پێویستمان بەم شتانەیە بە قوربانت بم زۆر سپاس مامۆستا ڕێبوار مامۆستا سەرهەنگ مامۆستا یادگارێگەر قەوسەک بڵێ بۆی کاتەکەی ئەم بدەم کاتی نەخۆم چکە زۆر لە کۆتایی نزیک بووینەتەوە مامۆستا سەرهەنگ چش پرسێکەیە بە نسبەت کوردەوە کە نابێ بە هیچ شێوەیەک سازشی لەسەر بکات کۆمەڵک شت هەیە کە ئێمە بەڕاستی پێویستم بە ڕوونکردنەوە ئەو برادرانە باسییان کرد مەسلەی 16 ئۆکتۆبەرە مەسلەی کشانەوەی لە حکومەت من پێم وایە کشانەوە لە حکومەت یەک لەو کارە ساتە گەورانە بوو کە بەسەر ملەتی کووردا داهات لە ڕووی نەتەوەیەوە لە ڕووی ئیداریەوە هەنگاوێکی گونجاو بوو نەخێر هەنگاوێکی گونجاو نەبوو بەڵکو زۆر بانگەشەی هەڵبژاردن بوو نەخێر بانگەشی هەڵبژار نەخۆ زۆر
کشانەوە لە حکومەتی عراق لە حکومەتی عراق لە حکومەتی عراق ئێمە ناکری بەڕاستی لە حکومەتی عراق بشێنەوە سونە لە حکومەتی عراق بەشداری نەکرد کشایەوە لە حکومەتی لە پرۆسی سیاسی چی بەسەر هات سونە پەرتەوازە بوو هێزە سونیەکان ئێستا لە ناوخۆیان پێک نایە ناتوان هێزێکی سونی بەهێز دروست بکەن بۆی بەشداری لە حکومەتی عراق بکەن ئەو خاڵی دومش باش 16 ئۆکتۆبر دەکرد کاکە خەڵک بەڕاستی بێزار بوو لەو شتانە خەڵک بێزار بوو لەوەی کە من باسی شەڕ بکەم کاکە 3 ساڵە ئەو ملەتە لە شەڕ دەژی تۆ پێت وایە پێویستە 16 ئۆکتۆبر بێ بە ڕووداوێک لە پشتمانەوە یان لە پێشمانەوە نەخێت تۆ کاکە 16 ئۆکتۆبر ڕوودا نییە 16 ئۆکتۆبر نەتیجەی کۆمەڵێک هەڵەی سیاسی سەرکردەکانمانە کەمە هەڵەی سیاسیمان کە پێویستە بازی سیاسیش بدەین ناکری ئێمە لە ڕووی هەڵەی سیاسیەوە کە بڵێن ئەمە لەسەر حیزبێک حسابی دەکەم تۆ کاکە کۆمەڵێک سەرکردا هەیە لە کوردستان لە نەتیجەی بڕیارە سیاسیەکانیان قەیرانیان قوڵکوتە نەک چارەسەری قەیرانەکانیان کردیا ئەمن خۆم بەڕاستی وەکو کارکتەرێک قسەکانت چڕکەیتەوە مامۆستا چکە کات من پێم وایە خەڵک پێویستی بە ژیانە بە شێوازێک لە شێوازەکان ئێمە بچین بەشداری پرۆسی سیاسی عراق بکەین لە پرۆسی سیاسی دەستی کاریگەرمان هەبێ هەموو هێزە سیاسیەکان لە کوردستان بەشدار بکەم بە یەک پاکێج و لە ڕووی هەرێمی کوردستانەوە بڵێن کاکە حکومەتی عراق ئەو پاکێجی مێ بەو شێوازە بەشداری پرۆسی سیاسی دەکەین ئەگە بەو شێوازە بەشداریمان پێ ناکەن ئێمەش موقیفمان دەبێ بەڵام نابێ ئێمە لە پرۆسی سیاسی بکشینەوە بەڵێ ویست شتێ بڵێ دکتۆر زۆر بەخێرایی سەر قسەکانی مامۆستا ڕێوار لەگەڵ ڕێزم لەو جەنابی لەسەر مەوزوعی 16 ئۆکتۆبر وەحداسانی کە ڕوویدا ڕاستە لە خانەقین هەتا شنگال بوو بەڵام ئەمە بین سەیری واقعەکە بکەین چێ لێی بەرپرس بوو چێ لێ حداسەکانی 16 ئۆکتۆبر بەرپرس بوو ئایا پارتی بوو ڕوونە لە لای هەموو خەڵک بەڕاستی زۆر بۆ شێوازە قسەمە پێ دوایە ڕوونە نەخێر مەبەستم ئەوەیە دکتۆرجان ئێمە بابە شێوازە نەگەین دکتۆرجان ئەگە تۆ پێ دوایە یەکێتی نیشتمانی کوردستان خیانەت کرێت لە 16 ئۆکتۆبر بەڕاستی ئەوە زوڵمێکی گەورەی لە یەکێتی دەکرێت ئەوە زوڵمێکە لە سیاست و بەرنامە و استراتیژیەتی کورد دەکرێت 16 ئۆکتۆبر دکتۆر ئێمە پارتیش لە دەست درا بەڵام پارتی دیفاعی کرد لەچێ دیفاع کرا لە پردێکرا کاکە ناتوانانی دکتۆر محەممەد سەیری کامێراکە بکە و بە دەنگدەرەکەت بڵێ بۆ دەنگت پرۆسەیەکی نێودەوڵەتی بوو کاکە جان سپاس مامۆستا سەرنگ سەیری کامێرا بکە و بڵێ بۆ دەنگت پێ بدەن زۆر بە کورتی لە کۆتایی نزیک بوونێتەوە تەواو بوو کاتمان تەواو وەڵام من بە کاندیدی وەکو کاندیدی ژمارە بڵێنیان ژمارەم مەڵێن سپاسانەکە کاندیدێکی پارتی دیموکراتی کوردستان داوا لە گوێگران لە بینەران لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەت باڵێن بازنی هەولێر بۆ دەنگم پێ بدەن لەبەرەوەی من پێم وایە کەسێکم بتوانم وەک پێشمەرگەیەک لە ئەنجومەنی نوێنەر عراق تا کۆچی کاری سەرسەخت بم لە مافە دەستوریەکان بە تایبەت مافەدارەیەکەن کەەوە سواز دکتۆر مامۆستا ڕێبوار بۆ دەنگت پێ بدەن زۆر بە کورتی من ڕێبوار منتێک کاندیدی بزوتنەوەی گۆڕان لە شاری هەولێر داوا لە زەماوەری شاری هەولێر و کۆمەڵانی خەڵکی کوردستان دەکەم بەگشتی دەنگ بدەن بە لستی 132 گۆڕان بۆ ئەوەی خەمە گەورەکانتان لە بەغدا لە چوارچێوەی دەستوری عراق مامۆستا لەخمان بۆ دەنگت پێ بدەن من لەخوان محەممەد فەقی باڵەکەتی کاندید لە هاوپەیمانی دەنگم پێ بدەن شەڕی مافە دەستوری و ڕەوایەکانی ئێوە ئەەکەم دەرکردنی یاسایەک هاوشێوەی پەترۆ دۆلار بۆ مەرجی حاجۆمەران و دەرکردنی یاسایەکەوە دەستەبەری هەموو مافودارەکانی گەنجان هیوادارم دەنگ بە لیستی 162 یەکێتی نیشتمانی کوردستان دەوەدە بە منیش بدەن لەوەی بەڕاستی من پارێزگەری لە گشت مافەکان دەکەم ئەو مافانێکە لە چوارچێوەی دەسەڵاتەکانی خۆم یاخود لە چوارچێوەی خصوصیاتی خۆم دەتوانم بەرگری لێ بکەمەوە دەستکەوتی سپاس من ناوەکانتان ناڵێمەوە چونکە هەمووتان ناوی خۆتان وتەوە بەڵێ بینەرانی ئەزیز باسی هەڵبژاردن ئەم شەویش کۆتایی هات تا باسی هەڵبژاردنێکی دیکە بێگومان سوپاسی بێپایانم بۆ ئەم کاندیدە بەڕێزانە هیوادارم توانی بێتیان قەناعەت بەوە بکەن کە دەنگیان پێ بدەن ڕێزی یادگارفایە خوشبانشوانی پرۆدیوسەر و تەواوی هاوکارانم قبول بکەن تا باسی هەڵبژاردنێکی دیکە ئێوە و کوردستان لە ئەمانەتی خوادا بن کاتێکی خۆش.